ئەوانەی کە دەوڵەمەندن ساحب معمەر علەف و جووسکە و مەفقەسەکان ئەچن بۆ لای حکومەت جوێیەک لەوان دەگرن بەس بەخوا کەس گوێ لە فەقیرێکی گوێمە ناگرێت. ئێمە وەکو بەشێک لە خاوەن پرۆژە پەلەوەریەکان ئەوڕۆ لێرە ئەو نەڕەزایەتیەمان ئەنجامدا و گربوونەوەیە بۆ هۆکاری ئەوەی کە ڕێگا نییە مریشک نەداخلی کۆیە بێ نە لە کۆیەوە بۆ هەولێر بڕوا. بەڕاستی ئەوە زەرەدێکی زۆر گەورە لە خاوەن پرۆژەکان دەدا و بەرهەمەکانیان بە خەسار دەچێت دوای ئەوەش خەڵکێکی زۆر بێکار دەبن ئەوانەی کە لە بازاڕن ئەوانەی کە ئەو ئیشە دەکەن و بە تایبەت سەحب قاعەکان خاوەنی کە بەڕاستی ئێستا بخۆیان لە زەرەدان وەزعی مریشک زۆر خراپە نرخی لە بازاردا زۆر کەمە ئەوە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئەوان دووبارە تووشی زەرەدێک بن ئێمە لە بازەکان چی بێەوە دەڵێن بۆچ بازەکان دەڵێن بە هیچ شێوەیە ڕێنیە و دەسەڵاتی ئێمە ناتوانن داخل بن پرۆژە هەیە لێرە کیلۆمەترێک لە سەیتەرەکەیەوە دوورە ناهێلن داخلی ناوکۆیە بێ نەدەشێلن بۆ هەولێر بڕوا ئەوە بەڕاستی کارەساتە ئەمە خاڵێککە کە کاریگەری زۆر خراپی لەسەر خاوەن پرۆژەکان کردووە لە سەوەزعی ژیانیان لەسەر ئیش و کارەکانیان ئێمە ڕێنادەن بۆ بەغدا بڕوە کاتێک ڕێ دەدەن کتابێک دەکەن بە 3 ملیۆن و 200,000 دینار کە سیارەیەک حوتەن مریشک بار دەکات ئەوە بۆ هەر کیلۆیەک لەکوێم پارێتان لێوەردە لە سەیتەرەکان لە خوارێکە بەناوی داخل بوونەوە ینی بۆ هەر سیارەیەک بار هەڵگرێک کە حوتەن مریشک بار دەکات 3 ملیۆن و 200,000 دینار بازەکان داوای بڕپارێک دەکەن لێرە من تا ئێستا ئەوەم نەبیستوە بەڵام بۆ بازەکانی جنوب داوای پارە دەکەن کتابێکە بانی بە کتابێک داوای 3 ملیۆن و 200,000 دینار دەکەن بۆ هەر کیلۆیەک نزیکەی 500 دینار دەوەسێ لە کاتێکدا وەزعی سەحب قاعە خراپە مریشک لەو پەڕی نزمیدا ئێمە بۆ خۆمان کیلۆ 500-600 دینار زەردمانە ئەوڕۆ ئەوەش بەڕاستی وا دەکا ینی ئەو کەرتە فەشەل بێنێ ئێستا هیچ پیرۆزیەک نەماوە دەستی بۆ ببردرێ هاتوون جگەلەوەی کە سەرخان و ژێرخانی ئەو وڵاتیان لەکەیەوە ئێوە ئەم کێشێتان هەیە ئەو کێشەیە چەند ڕۆژێکە ئەویان سەری هەڵداوە بەڵام بەگشتی کێشەی پرۆژەی پەلەوەردەمێکە وەی چارەسەرێکیش ناکرێت مریشکەکەمان نایەن بڕوا بۆ هەولێر ئێمەش کە کۆین سەر بە هەولێرین لە هەموو شوێنێک لە ئێمەوە نزیکتر هەولێرە هەسارێ لێر دەگاتەکەن ئێمە نەک کەلار و کفری داوا دەکەن ڕێگەمان بۆ بکەنەوە مریشکەمان بڕۆ ئەگەر چی بە زەرری شەحایەتە مریشک بە 2050 دینار لە قاعە وەڵام من 4 ڕۆژە مریشکم پێ ڕاگەیوە ناتوانم بیفرۆشم 1 کیلۆشم نەفرۆشتووە کەس نایە هەولێر نایە کەس نایە کەلار و کفریش ناکاتە کۆیە ئەزیزەکە بێ معانات نییە هیچ چارنیەکەی لا دایخێن و داشی خوێنەوە ئەو کاتی سەحب ئەوانەی کە دەوڵەمەندن ساحب معمەر علەف و جووسکە و مەفقەسەکان ئەچن بۆ لای حکومەت جوێیەک لەوان دەگرن بەس بەخوا کەس گوێ لە فەقیرێکی گوێمە ناگرێت.